پەیوەست بە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تا ئێستا سێ جار هەڵبژاردننی خولی شەشەم دواخراوە بۆ هۆکاری جیاواز، هۆکاری ڕێکنەکەوتنی لایەنەکان و هەروەها دەستێوەردانەکانی دادگای باڵای فدراڵی. ئەم جارە 10 حوزێران دیاریکرا بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن، بەڵام پارتی تێبینی لەسەر هەڵبژاردن هەیە و دەڵێت ناچێتە ژێر باری هەڵبژاردنێکەوە کە پێشوەختە دیزاین کرا بێت و بەسەر هەرێمی کوردستاندا بە نایاسایی و نادەستوری سەپێنرا بێت. لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم. بەڕێز بەهمەن کاک عەبدوڵڵا ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز بەهمەنم کاتت باش، سپاس کە لەگەڵمانی. پارتی لەگەڵ دواخستنی هەڵبژاردنە یا لەگەڵ ڕاستکردنەوەی هەڵەکانە ئەو بابەتە نادەستوریانەی کە دەڵێ بەسەریدا سەپێنراوە؟ زۆر سپاس. لە ڕاستیە ئەوەی من ئاگادار بووم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و لە ناو ڕووداوەکان بووم، پارتی هەر لە کاتی خۆی لە کاتی هەڵبژاردن بوو و دەویست هەڵبژاردن بە هیچ شێوەیەک تەخیر نەکرێ و لە مەوعەدی خۆی بکرێ. بەڵام بەداخەوە بە هەر جارێک بە بیانوویەک لایەنەکان بیانوویەک گەیەکیان دەدۆزیەوە و انتخاباتیان تەئجیل دەکرد و 2 ساڵی ڕابردوو ئەو حزبانی کە ئێستا دەڵێن بە هەڵبژاردن کرێ ئەوان هۆکار بوون هەڵبژاردنیان دواخست. ئەوەی کە ئێستا پارتی تێبینی هەیە، پارتی نەیوتووە هەڵبژاردن نەکرێ و نەیوتووە ئامادە نین بۆ هەڵبژاردن، بەڵکو پارتی تێبینی هەیە لەسەر ئەو بەرنامە ڕێژەیە کە بۆ هەڵبژاردن کراوە لە دەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستان. بۆیە پێم وایە کە پارتی تا ئەگەر ئەو تێبینیانە کە داوێتی جێبەجێ نەکرێ باوەڕ ناکەم بچێتە ناو هەڵبژاردنێکەوە کە کوردستان دەخاتە دۆخێکی زۆر خراپتر لە ئێستای کە هەیە. بەڵێ کەواتە ئەو پلانانەی ئەگەر جارێکی دیکە هەڵبژاردن دوا بخرێت کاتەکەی وەکو ئێستا هەوڵ هەیە بۆی کە کاتی هەڵبژاردنەکان دوا بخرێت، ئەگەر دوا بخرێت جارێکی دیکە بە هەمان مەرج پارتی ئامادە نیە بەشداری لە هەڵبژاردن بکات تا ئەو مافە دەستوریانە ئەگەڕێنرێتەوە بەو پێی یاسای و هەروەها میکانیزمە تایبەتەکانی خۆی هەڵبژاردن بەڕێوە بچێت؟ من ئێستا نازانم بەڕاستی بڕیاری پارتی چییە، بەڵام ئەوەندە دەزانم کە ئەم مەوعدەی کە دیاری کراوە بۆ هەڵبژاردن و ئەو بڕیارانەی کە دراوە لە ڕاستیشە لە هەموو دنیا، لە هەر 190 دەوڵەتەکەی دنیا نییە لە هیچ وڵاتێکدا کە یاسایەک لە پەرلەمان دەرچووبێ دادگای فیدراڵی بێ هەمواری بکاتەوە یان هەموارەکەی ڕەفز کاتەوە. ئەمە زۆر لە قانونیەکان قسەیان لەسەری کردو، من نامەوێ بچمە سەر ئەو بوارە، بەڵام ئەوەی کە هەیە دەبێ ئەو تێبینیانەی پارتی جێبەجێ بکرێت، چکە هەر بەتەنها هەمواری یاساکە نییە بە شێوەیەکی نایاسایی. نزیکەی 400,000 دەنگدەر دەنگیان نایخوێنێتەوە. یعنی من خۆمێکێکم لەوانەی چوومەتە کۆمیسیۆن و بە ژیانیشم پەنجەمۆرم کێشەی نەبووە، ئێستا هەردە پەنجەکەم پەنجەمۆری کۆمیسیۆن نایخوێنێتەوە و ئەمام حاڵەتێکی طبیعی نییە، چکە زۆربەی ئەوانەی کە پەنجەمۆریان نایخوێنێتەوە پارتیەکانن. ناڵم لایەنەکانی تریتیانە، بەڵام زۆرینەی هەرە زۆری ئەوانەی کە پەنجەمۆریان نایخوێنێتەوە پارتیەکانن. دوای ئەم هەڵبژاردنە ئەم مەوعدەی کە دیاری کراوە ئەو بڕیارانەی دادگای فیدراڵی دیارە کە ئەمە هەڵبژاردنێکە بەرنامە ڕێژی بۆ کراوە و هەر لە نەغمەی دەنگی ئەوانەی کە یەکیان گرتووە بانک باسی هەڵبژاردنەکەن دیارە دەزانی، چکە ئێمە ئەمانە پێکەوە بووین لە پەرلەمان دایان ناسین. ئەمانەی بە تایبەتی من قسم لەسەر ئەو 3-4 لایەنە هەیە کە لە پەرلەمان پێکەوە مفاوەزاتمان کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک لەگەڵ هەڵبژاردن نییە و ئەگەر یەکێک تەئمینی نەکا لە پشتەوە بڵێ کورسەکانی خۆت دێنیتەوە، هەر بە هیچ شێوەیەک ناچێتە ناو هەڵبژاردنەوە و ئەو کاتەی کە هێشتا نیوەیان لێجیانە بۆ ئامادە نەبوون هەڵبژاردن بکەن. حەزبەکانی تریش بە تایبەتی یەکگرتو و کۆمەڵ باشە ئێمە ئەو هەموو هەنگاوانەمان نا لە 2 ساڵی ڕابردوودا لە پەرلەمان پارتی چەندین تەنەزولاتی لە حەقی خۆی کرد. یەک لەو تەنەزولاتانە هەر بۆ زانیاری جەنابتان و بۆ زانیاری بینەرانی ئێوە پارتی حەقی خۆی بوو داوای هەمواری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کوردستان بکە، چکە لە خولەکانی پێشووترە لەسەر بنەمای کورسیەکانی پەرلەماندانرابوو. لەبەرەوەی لەم خولەی پارتی زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی هەبوو، 45 کورسی هەبوو، وتیان با هەموار نەکردەوە چکەن دەیانزانی حەسەی پارتی زیاد دەکات لە کۆمیسیۆن. ئەوەشی نەکرد پارتی، وتی ئەوەش ناکەین بە زوەرن با کۆمیسیۆنەکە و خۆی کارا بکەینەوە. وتیان ئەوە لیستی دەنگدەرانی بەغدا، وتمان ئەوەشمان قبوڵە. وتیان 4 بازنەیی و با بکەینە 4 بازنەیی، ئێمە وتمان حەز دەکەن بکەینە 4 بازنەیی. بەڵام یەکگرتو و کۆمەڵ بە هیچ شێوەیەک هاوکار نەبوون بۆ ئەوەی کە کۆمیسیۆن کارا بکرێتەوە، یاساکە هەموار بکرێەوە، هەڵبژاردن بکرێت. کەچی ئێستا لەبەرەوەی
ئیعازەکە لایەن ئاغایانەوە هاتووە دەبێ هاو دەنگی یەکێتی بن و بۆ تەوقیتەی کە بەرنامە ڕێژی بۆ کراوە هەڵبژاردنەکەەوە باشە بەڕێز بەهمەن پێتان وایە کە بەم میکانیزم و دیزاینەی کە ئێستا هەڵبژاردن دیاری کراوەکە ئەنجام بدرێت و هەروەها و کێشە تەکنیکیانەی کە بەڕێزت باست کرد جگە لە ڕێگریە یاسایی و دەستوریەکان بەرامبەر بە هەموار یاسای هەڵبژاردن ئەم هەڵبژاردنە گەر بەڕێوە بچێت هەڵبژاردنێکی شەفاف و دیموکراسیانە دەبێت دادپەروەرانە دەبێت لە کاتێکدا کە 11 کورسی پێکاتەکان لە پەرلەمانی کوردستانیش بربەستی بۆ دروستکراوە نەهێڵراوە بە هیچ شێوەیەک دادپەروەرانە نییە یعنی من حەزم کرد تێبینێک بڵێم ینی زۆر ماوەیەکی زۆرە گوێم لێ لە هەندێک پەرلەمانتاری معارەزە و ئەو حەزبانەی تریش باس لە کورسی پێکاتەکانەکەن جارێک گوێم لێ بوو یەکێک لەو پەرلەمانتارانە دەیگوتەوە عەدالەت نییە کە کۆتا بۆ تورکمانەکان لێرە هەبێ بەڵام بۆ کورد لە تورکیا نەبێ ینی ئەم نەغمەی کوردایەتیان کە ئێستا هەستاوە کە لە هیچ کاتێک ئەوان کوردایەتیان نەکردووە هاتوون لەم وەتەرەوە یانەوێ هیری کوردایەتی خۆیان مسلمێنن ئەگینا ئێمە لە دەیان وەزع لە کوردایەتی لەگەڵ بەغدا ئەوان هیچ کار لەگەڵ ئێمە نەبوون ئەسڵەن ئەوان بۆ نایەن بۆ ئێمە کۆپی ئەوان دەکەن بۆ نایەن بڵێن کاکەوە ئێمە لای ئێمە مافی نەتەوەکانی تر هەیە ئێمە مافی نەتەوەکانی ترە پارێزی نەگەل لە شوێنەکانی تر مافی کورد ناپارێزرێ ئەوە نیشانەیەکی دیموکراسی و نیشانەیەکی مەدەنیەتی خەڵکی کوردستانە کە مافی هەموو پێکاتەکانی پاراستووە مافی هەموو پێکاتەکان دەپارێزێ و کۆتای بۆ داناون بۆی نوێنەریان هەبێ لە پەرلەمانی کوردستانە و بەڕاستیش ئەم کۆتایانە کاتی خۆی یعنی بە ڕێکەوتنی هەموو حزبەکان و پێشنیاری هەموو حزبەکان دانراوە بۆی وەجهێکی جوانتری دیموکراسیانەتری خەڵکی کوردستان و پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان پیشانی دنیا بدرێ و دوایی کۆتا لە بۆچی خێرە لە محافظاتی عێراقدا کۆتا هەبێ و لە پەرلەمانی عێراقدا کۆتا هەبێ بەڵام لە هەرێمی کوردستان نەبێ هۆکارەکە چییە کەس لەم مەوزوعات تێناگا و دواتر بۆچی دادگای فیدراڵی ئەم هەموارانە بکە یعنی بەدڵی خۆی هەر خاڵێکی بەدڵم وەکو چۆن دەستورەکان ئێستا وەکو مینۆی چێشتخانە لێ کردووە چ خاڵێکی دەستور بەدڵی خۆیان بێجێبەجێکەن ئەوەی بەدڵی خۆیان نەبێ فڕێدن لەم هەمواری یاسایش کە کراوە نازانم من تێنەگەیشتوم تا ئێستش کە لەکوێ دنیا هەیە محکەمەی فیدراڵی بێت هەمواری یاسای هەڵبژاردن بکە و هەر خاڵێک بەدڵی ئەوان بۆ بۆیانی گۆڕیەوە هەر خاڵێک بەدڵی ئەوان نەبووە بۆیە ئەمە قابلی قبول نییەوە من دڵنیاتانەکەمەوە ئەمەندە بەرنامە ڕێژەیە کە دژی هەرێمی کوردستانە ئەگەر ئینتیخابات لە کاتی خۆشی بکرێت کە من دڵنیام پارتی دیسانەوە یەکەم هێنێ بەڵام ئەمە بۆ ئەوە کراوە ئەگەر پارتی نەیتوانی 50 بێنێ بۆ ئەوەی فەوزایەکی گەورە لە کوردستان دروست بکەن و نەهێڵن بە حزبەکانی ترەوە ئەوانەی کە ئێستا بە ئاراستەی لایەنێکی دەرەکی ئەو کارە دەکەن بۆ ئەوەی یەک بگرن و نەیاڵن حکوومەت تشکیل بکرێت کوردستان بخەنە ناو فەوزایەکی گەورەترەوە ناو فەراغێکی یاسایی و سیاسی گەورەترەوە باشە بەڕاستی ئەوەی خۆی بە خاوەنی کوردستان دەزانێت کە من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان خۆی بە خاوەنی کوردستان دەزانێت بۆیە دەبێت نەهێڵێ ئەمە ڕوو بدە و ئەمە کارەساتی گەورەتری بەدواگێ بۆ کوردستان بەڵێ دیارە کە ئەو کاتەکە لە ڕێگەی دادگای باڵای فیدراڵی و کارەکانی پەرلەمانی کوردستان پەکخراوە هەروەها دەستێوەردانەکانی هەر بەردەوامە وەکو پارتی دیموکراتی کوردستانیش تێبینی لەسەر هەیە بەڵام هەرێمی کوردستان خاوەن قوارەی یاسایی و دەستوری خۆیان دەکرێت بەبێ پەرلەمان بمێنێتەوە ئەمە مەترسیەکانی بۆ سەرداهاتوی کوردستان و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چی دەبێت ئەگەر هەندێک لایەن نەیانەوێت کە کار لەسەر ڕاستەڕێکردنی ئەم بابەتانە بکەن خۆی لە ڕاستیان ناکرێت حکوومەت بێ پەرلەمان بێ و قوارەی فیدراڵی هەرێمی کوردستانیش بێ پەرلەمان بێ بەڵام ئەمە مانای ئەوە نییە تۆ بێ لەبەر ئەوەی ئەم هۆکارە لەبەرەوەی کوردستان بێ پەرلەمان نەبێ بێ پەرلەمانێک بەدڵی هێزگەلێک لە دەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستان دروست بکرێت کە کوردستان تووشی فەوزایەکی گەورەتر دەکەن ئێمە بینیمانە لە ڕابردوو کە ئەم هێزانە کوردستانیان تووشی چێ فەوزایەک و چ قەیرانێکی سیاسی کردووە بۆیە ناکرێ هەڵبژاردنێک لە بۆ پەرلەمانی کوردستان بکرێت دوور بێ لە ئیرادەی خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان بڕیار نەدا وەکو وتم پێت
تۆ 400,000 کەس دەنگی پەنجەمۆری نایخوێنێتەوە سبەی پێڵی نابێت دەنگ بدەیت لەبەرەوە پەنجەمۆرت نایخوێنێتەوە و لەو لاشەوە کۆمسیۆنی بەغدا بەیاننامە بڵاو دەکاتەوە دەڵێمە حاڵەتێکی طبیعیە 150 دەنگ نەخوێنرێتەوە آخر بۆ حاڵەتێکی طبیعیە ئەم 150 ئیلا ئەبێ هەمووی پارتی بێ یان لە 190 پارتیەکان بێ بۆ دەبێ ینی زۆرینەی هەرە زۆری ئەوانەی کە پەنجەمۆریان نایخوێنێتەوە لە هەولێر و دۆک پارتین و لە ئەو کەمینەیەش کە لە سلێمانی هەڵابجا پەنجەمۆریان نایخوێنێتەوە هەر پارتین یعنی ئەمە دوازەحە کە ئەم دەستکاریکردنە وازەحەوە دەیانەوێت چ پلانێک لە ژێر سەریانە و بەڕاستیش یعنی پارتی ئەوەندە خۆش باوەڕ نییە کە ئەمڕۆ بە قسێکی عاتفی وەڵا ئەوە چارەسەر دەکرێەوە چارەسەر دەکرێت بچێتە ناو هەڵبژاردنێکەوە کە سوور و ڕاست بزانێت کە ئەمە دەنگی خەڵکی کوردستان نییە وەکو کرابوو بە نوکتە وتیان کاتی خۆی لە حەویجە عەگاڵمان خستۆتە ناو سندوق لەو لاوە جەمەدانی دەرچووە جا ئەوە هەڵبژاردننی بەو شێوەیە پارتی باوەڕ ناکەم ڕێگە بدا بکرێت و بەڕاستیش ئەکێ لە ڕۆژانی تنگانە و من ئەمەیان ڕێی شخصی خۆمە دەڵێم کێ لە ڕۆژانی تنگانە و لەو هەموو قەیرانە کوردستانی پاراستووە دەبێ ئەوەش بڕیان لە چارەنووسی کوردستان بدا ئەوانەی کە لە قەیرانەکانەوە لەو دۆخە خراپانی بەسەر کوردستان هاتووە خۆیان لە بەرپرسیارەتی زیۆتۆ ڕایان کردووە بۆیان نییە بڕیان لە چارەنووسی کوردستان و بڕیار لە ئەو ڕووداوانە بدەن کە لە کوردستانە خاوەنەکانی کوردستان دەبێت باشە بەهمەن کاک عەبدوڵڵا ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.